سڵاوتان لەبێ و کاتتان باش بەرنامێکی نوێی مژاری ئێستاتان پێشکەش دەکەم. بەرنامەم جارەمان تایبەتە بەو لۆگۆ نوێیانەی کە سەڵباز لەسەر ئەو دەکرێت بە تەکسیەکانی هەرێمی کوردستان لە ڕێگای سەندیکاو بۆ جیاکردنەوەی تەکسیەکانی دەرەوەی شار لە ناوەوەی شارە. هەڵبەت لە پاڵ ئەم پرسەدا دەشمانوێ بزانین بارودۆخی گواستنەوەی گشتی لەکوێدایە و ئایا پلانی ئەو پلانانی کە تایبەتە بە گواستنەوەی گشتی بە تایبەت بۆ تەکسی لە ساڵی 2025دا چییە؟ ئەم باسە و کۆمەڵێک باسی دیکە لەگەڵ میوانەکەم کە سەرۆکی سەندیکای شۆفێرانی سلێمانیە گفتوگۆی زیاتری لەبارەوە دەکەین. بەڵام پێشەوە پێم خۆشە سەرنجتان بۆ چەند بابەتێک ڕابکێش. هەرچەندە لە هەموو وڵاتانی دنیا تەکسیەکان بۆ ئەو بەکاردەهێنرێن کە هاوڵاتیان نەخو سەرنشینان لە شوێنێکی دیاریکراوە بۆ شوێنێکی دیکە بگوازنەوە. بەڵام ئەم تەکسیانە بۆ خۆیان دەبنە مێژوویەک بۆ ئەو شاری کە تێیدا بەکاردەهێنرێ یاخود دەبنە هێمایەک بۆ ئەو شارە. بە نمونە هەر کاتێک کە باسی تەکسی دەکرێت تەکسی زەردی نیویۆرک دێتەوە بیرمان. ئەم تەکسیە وەک ئاماژەی پێدەکرێت لە ساڵ 1996 ئەمە پێشنیار کرا بۆی کە تەکسیەکان ڕەنگیان بکرێت بە زەرد. ئەم پێشنیارش قبول کراو بە شێوەیەکی گشتی کە باسی تەکسی دەکرێت ڕاستەوخۆ تەکسی زەردی نیویۆرکت بیر دەکرێت. تەکسیی تریش تەکسی ڕەشی لەندەنە. کاتێک کە باسی لەندەن ئەکرێ بە نمونە باسی ئۆکاری گواستنەوەکرێ ڕاستەوخۆ تەکسی ڕەشی لەندەنت بیر دەکرێتەوە کە ئەمەش بۆ خۆی بۆتە هێمایەک بۆ ئەو شارە و شانازیشی پێوە دەکرێت لە هەموو هاوڵاتیان شانازی پێگەن و لە هەموو جیانیشدا ئەم بۆ بە هێمایەک و بەڕاستی دیاریشە. هەڵبەت ئەم دیاریکراویانی کە بۆ نمونە پێدەناسرێنەوە بۆ کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە بە نمونە هۆکاری گواستنەوەی هۆکارە گواستنەوەانە کۆمەڵێک هۆکاری تری یاخود ئەم تەکسیانە کۆمەڵێک هۆکاری تری بۆ سەرنشینان و هاوڵاتیان دابین کردووە کە بتوانن ببنە مای شانازیان. بابەتێکی تر هەیە ئەویش بابەتی نرخەکانە. واتە ئەم نرخانە لە شوێنێکەوە بۆ شوێنێک لە ناوچەیەک بۆ ناوچێکی تر دەگۆڕێت بەپێی ئەو خزمەتگوزاریانەی کە ئەم تەکسیانە پێشکەشی دەکەن. بە نمونە ئەو پێوەرانی کە لەسەر تەکسیەکان دادەنرێت لە ناوچێکەوە بۆ ناوچێکی تر جیاوازە و نرخەکانیشی جیاوازە. وەک دەبینن سوئیسرا زۆرترین ئەم ڕیزبەندی نرخەکانە بەپێی وڵاتەکان بۆ هەر کیلۆمەترێک واتە بۆ هەر کیلۆمەترێک ئەم پارەیە هەژمار دەکرێت. لە سوئیسرا 4.32 دۆلارە، لە کوێیت 3.22 دۆلارە، لە ماوریشس کە دوورگەیەکە لە ئەفریقا 3.90 دۆلار. هەرچی سەبارەت بە عێراقیشە تەواو ئەمە بە پلەبەندی بە ڕیزبەندی واتە یەکەم و دووەم و سێەم. عێراقیش پلەی 34مەکە 1.52 دۆلار وەرەگرێت بۆ هەر کیلۆمەترێک. ئەمە شۆفێرانی تەکسی. لە فلیپینیش هەرزانترینە و 90مینە کە 0.29 دۆلار وەردەگیرێت بۆ هەر کیلۆمەترێک. دەمانوێت زانیاری زیاتر وەربگرین لە سەرەتا ئاماژەم پێکرد زانیاری زیاتر لەو بارەی وەردەگرین لە سەرۆکی سەندیکای شۆفێرانی سلێمانی. ناوڕێکی کردوەرەگرم و دەگەڕێمە وڵات. زۆر باشە. ئێستا دەمانەوێت زانیاری زیاتر لەو بارەی وەربگرین. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر میوانداری زۆر بەڕێز ئازاد ئەحمەد سەرۆکی سەندیکای شۆفێرانی سلێمانی. کاک ئازادیان زۆر بەخێر بە یەکت کێشە. سپاس دەکەم، سپاسی بەڕێست و کەناڵەکەتان دەکەم بۆ ئەم دەرفەتەکە بۆ من داڕەخسە. زۆر بەخێر بێت. با لەوە دەست پێ بکەین ڕاستەوخۆ باسیش ئەو لۆگۆنێمان بۆ بکە کە ئەوترێ دەدرێت بە شۆفێرانی تەکسی باسێکم بۆ بکە وردەکاری پێدانی ئەم لۆگۆیە چیە و جیاوازی چییە لەگەڵ ئەو لۆگۆیی کە خۆیان هەیەن. خۆی ئەو لۆگۆیی کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی گاندن و گواستنەوە پێ هەڵەسیە ئەوەی دەرەوەی شار قاوەیە، ئەوەی ناوە شار شینە. خۆی ئەمە بۆ یەکراوە تەکسی دەرەوەی شار نێتە ناو شار، هی ناو شاریش نەچێتە دەرەوەی شار. بەڵام ئێمە ساڵانە لە پێش منیش لە سەندیکای شۆفێران ئێمە لۆگۆیەک خۆمان لەسەر ئەرچی سەندیکای شۆفێران پێی هەڵەسین دروستیەکەین بۆ ئەوەی ئاسانکاری بۆ کارمەندەکانی ئێمە لە سەیتەرەکان کە ئەم سیارەیە دیارە کە هیچ خەتێکە. خەتی هەولێر سلێمانی، خەتی سلێمانی بەغا، خەتی چمچەمان سلێمانی، خەتی کەکوو بە هەمووی بە عەکسەوە یانی هەمووی وەکو یەک. ئەم لۆگۆیان لێ ئەدرێ لەبەرەوەی لە کارمەندەکان کە بزانن ئەو سیارەی فڵانە خەت هاتشووەکە. لە ناوشاریشە ئەتوانن شۆفێران ئارەزومەندانە
ئەوەی کە خۆی بێ و حەزی لێ بکە بێتە سندیکای شۆفێران و لەزگەیە بەبێ هیچ بڕەپارێکی لەسەر وەرناگیریت. وەتا ئەمە شتێک نیە لەلایەن حکوومەتەوە ئەوە ئێمە بۆ ڕێخستنی کارەکانی خۆمانە کە ئاسانکاریمان بۆکە. زۆر باشە. جیاوازی چییە لەگەڵ لۆگۆکەی ترا؟ ئەم لۆگۆ زۆر پشکۆلەیە وەکو تقریبن شتێک هەر بەقی شتێ لەوە گەورەترە کە مەزیت و موتۆری شتێ لەوە گەورەترە لێ درێت کە نووسێ سلێمانی چەمچەماڵ سلێمانی کەرکووک سلێمانی بەغا سلێمانی هەولێر منتیقەکانی شارە زوریش بە هامان دەستور. زۆر باش. دەمەوێت باسێکی بارودۆخی تەکسیەکان بکەین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان. بزانم بارودۆخ چییە؟ ئێستا تەکسی بارودۆخی تەکسی سلێمانی خۆ دەزانی سلێمانی شارێکی بەڕاستی جەنجاڵ و قەڵەواڵقە. ئێمە ئێستا 28,000 تەکسیمانە شاری سلێمانیا هەیە بێژگە لە سپی پرتەقالەکان و بێژگە لە کۆمەڵە ساریکردی و بێ سەرەتاکانەوە جارێەوە حکومت جارێ لای حکومەتە کەس نازانێ ئەوە ئیشی ئێمە نییە ئیشی لیژنی ئەمنی ئەوە. قەڵەباقێکی زۆر هەیە قەڵەباقەکەش خۆ دەزانی جادەکان ناکێشێت باسی خەڵکێکی تەکسین بەڕاستی جاری وایە زوعزە زروفێتە پێشەوە بۆ شۆفێر کاتێک کە بەنزین گرانە بێ تەسیری تێکا ئیشی نییە ئەو کاتانەش کە ئیژە بێ جادەکان قەڵەباڵغە ئیسفادەیەکی وا ناکات بەڵام بەرە بۆی ئەم سیتیانە و کەم سیتیانە ئاکرێت ئێمە لە بەرنامەمانە ئینشاءالله ئەمنیەتەمان هەیە بە ئێمە و بە گواستنەوەی سلێمانی لە سیتیەکانە جێگەی کۆمەڵێ تەکسی ڕاوەستا و بکەینەوانەیە کە لەسەر سیتیەکان هەر سیتیە بە پێی خۆی بە پێی توانای خۆی چەند تەکسی بێ لێ داینێ بە لۆگۆی خۆی. ئەم لۆگۆی کە ئێمەیکەین تقریبان کاڵم بۆ تەکسی ناوشارە ئەو بۆ ئەوەش ئاسانکاریەکە. ئێستا شوێنێکی وەکو دەواازەستی ئەلێ من 6 تەکسیمێ 6 تەکسی لێرا بۆستی قەڵەباڵغەیەک لە شتێک کەمە بێتەوە 6 لە شوێنێکی کە 50 لە شوێنێکی کە 70 لە شوێنیشکە ئەمە تۆزیە قەڵەباڵغی کەمە کاتەوانێ. ئەم بەرنامەیەشمان بەدەستەوەیە ئەگەر ئینشەڵڵا سەر بگرێت. باشە پلانی ساڵی داهاتووتان چییە؟ بە تایبەت ئەو تەکسیمیتەرانە لەگەڵ گۆڕنی تەکسیەکان دەگوێگە ئولترا تەکسیەکان دەگۆڕن. ئێمە لە شاری لە هەرێمی کوردستانە یەک کێشەمانەیە تەکسی هەتا 2014مانەیە بەڵام ئێمە سیارەی تایبەت ئەوەی شەڵا پێخینە ساڵی تازە و ئیشەڵا بەخۆشی لەوانەیە چەند ڕۆژە دوای ئەوە سیارەی تایبەت 2025 ژێت بەڵام بۆ تەکسی نییە ئەمە خەمساردیە. ئێمە نیازمان هەیە داوا لە بەڕێز ئەنجومەنی وەزیران بکەین کە هاوکاریمان بێ سیارەی مۆدێل پەرس بە مواسەفاتی تەکسی بۆ شۆفێران هەم بۆ هاوڵاتیان کە ئیسفادەی لێ بکەن کۆمەڵ لە تەکسی تازە بێچووکە هەتاوکو ئێستا 2004 من لە 2025 هەم گرفتی بۆ سایقی تەکسی دروست کردووە هەم گرفتیشی بۆ خەتەکان دروست کردووە. ئەو پرۆژەیەکی تر هەبوو بابەتی ئەوەی کە تەکسیمیتەرەکە تەکسیمیتەرەکە کۆمپانیای میسار و هاوس کوردستان و کۆمپانیایکی کەن وازم کۆمپانیایش کەش دروست بوو ئەمان خۆیان هەموو شتێکان و ڕێکارەکانیان لەگەڵ حکومەتە تەواو کردووە بە تایبەتی لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن موافقەتەکانیان لەوان وەرگرتووە هەموو شتەکانیان تەواو کردووە بەس بە پێ و معلوماتی من لە مانگی 11 پێشمان 25دا بۆ 28دا لەوە تاقییان کردەوە نەجاحەتی نێنە لەبەرەوە ئەگەر بێت و ئەمە لە هەزار لە کیلۆمەترێکە لە 1000 دینار کەمتر بۆ شۆفێر دەری نایانێ لە 1000 دیناری زیاتر بۆ هاوڵاتی ئەرشی قورسە بێ لەسەری. باشە پلانی جێگرەوە چییە بۆ ئەمە لە جێ ئەم تەکسیمیتەرانە بۆ پلانتانەوەی چیتر بەکاربێن؟ ئەم میتەرانە کۆمپانیەکان خۆیان لە سەروبەندی ئەوان کە چاچیکەن ئێمە قسەمان لەگەڵاگرن بە پێی قسەکانی خۆیان ئەڵێ نەتوانین ئێمە ئەوە چارە و کێشەی چارەسەرکەیت هەندێکی فەنیە خۆیان نەتوانەوە چارەسەرکەن کە چارەسەریانکە هیچ کێشە و گرفتێکمان نییە. ئێمە هەر شتێک باش بێت لە وڵاتە خزمەتی ئەم شارە بکە خزمەتی هاوڵاتیان کە ئێمە مەمنونیان نەبین و دەستی یارمەتیشیان بۆ درێژەکەی. زۆر باشە. بارودۆخێک یاخود با بڵێن پلانێک هەبوو باسی خانەنشینی شۆفێران یەکەن ئەوە بۆ شۆفێران خۆی تاوەکو ئێستا ئەمە نەبووە لە ساڵی 2024 بڕیارێک لە حکوومەتی مرکزی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەم بڕیارە دەرچوو کە شۆفێر ئەتوانێت خۆی زەمانکە زەمانکردنی شۆفێر لەوانەیە لای هەندێک خەڵک لای ئێمە نامۆوێ بەڵام ئەمە شتێکی زۆر باشە لەبەرەوەی شۆفێر هیچ پشت و پەنایەکی نییە کە پەچیکە و داعم کرێ
خۆی ماگانە لەسەر ئەرچی خۆی پارە بۆ خۆی ئەیە لە 52,000 دینارە تا وابزانم 6,000 دینار ماگانە ئەیا بە حکومت خوا نەکردە 3 مانگ ئەم پارەیە بە تووشی هەشت و گرفتێ بوو حکومت لی بەرپرسیارە زەمانەتیەکە ئەگەر هاتیش و سەلامەت و ئیشەڵا هیچ شتێ نەبوو 20 ساڵ تەواوکە لەسەر ئەو پارەیە خۆی وەکو مۆزەفێکی حکومت خەرەنشینە بێ بەڵام ئەمە لە هەرێمی کوردستانە تاکوسە نەکراوە ئێمە نیازمان هەیە ئیشاءالله لە ساڵی تازە بە هیمەتی لایەنەکانیکە ئەم بوارە بەرزکەینەوانێ لە ڕێ ئەنجومەنی وەزیرانەوە مافەقەتی لەسەرکەن ئێمەش ئەم کارە بۆ ئەو هاوڵاتیان و بۆ شۆفێرانی هەرێمی کوردستان ئیسفادێکی باشی لێگەن ئەمان بۆ دەستەبەرکرێ ئەو ژمارانی کە بە تەکسیەکانەوەیە تەنها ژمارەیە بۆی بڵێن چەند ژمارە سیارە خودت چەندێتی سیارە تەکسیەکان لە هەرێمی کوردستان یان یاخود ئەم ژمارانی کە لێ ئەدەن بە تایبەت و لۆگۆیی کە نوێیە تەنها بۆ یان بۆ شتێکی تر بەکار ئەمە هەموو مەحافەزەکان جیایە هەرێ مەسەرەن هەولێرنەوەی سوورە دووەک ڕەشە سلێمانی قاوەیە تەسەسول لە یەکەوە هەتا چەند تەکسی هەیە بەپێی ئەو تەسەسولە و لۆگۆی لێگەرێت زانیاری معلومات بەڵێ ئەزانن ئەم تەکسیە بە ناوی شێوەیە شێ لێ خوڕێت لەکوێ دانیشێ تەنانەت ناوی باوکو دایکی شۆفێرەکەش و هاوسەرەکەشی لە فۆرمەکە معلوماتەکانەتیایەتی ماشەڵانێک حاڵەتەوە نشتێکت لێ بەجێ بمێنێت پێم وایە ئەو لۆگۆی لەسەر دەرگاکە بیزانی پەیوەندی بکەی بە هەش لایەنێکەوە ئێمە گواستنەوە مرور هەر شوێنێک ئەتوانی ئەو سیارەیە ئەدۆزرێتەوە بە بەسیترین کات باش باسی ئەوە کراکە لە هەوڵان بەرنمەیەک یاخود ئەپلیکیشنێک با بڵێن کە لە مۆبایل و تابلێت وانەیە بەکاردێنرێت دامێت بۆ هەموو هەرێمی کوردستان و هەموو هاوڵاتیان بتوان لەو ڕێگەیە سوودمەند بن بتوانێت داوای تەکسی بکات و هاتوچۆی پێ بکات خۆی ئەگەر ئەو میتەرە جێبەجێ کرێت ئەو میتەرە جێبەجێ کرێت لەو میتەرە ئەگەر ئەو میتەرە جێبەجێ کرێت لە هەموو مەوقعەکانە وەکو بەکرەجۆ وەکو سلێمانی وەکو عربەت گەڕەکە دووردەستەکان ئەتوانن ویزگەی تەکسی دروستکەن ویزگەیەکی تەکسی لێ هەبێ لە ڕێ ئەپڵە کشنەوانەیە لە هەر شوێنێ بێ پەیوەندی پێوەکان تەکسیێکی ناوشار ناچێت ئەوەی کە لەوێ نزیکە لەوێ لەم بڕۆ بە فلانە شوێن نەفەرێ لەوێ ئەمە ئەم میتەرە حاڵەتێکی کەشی هەیە ئەگەر هات و شۆفێران خۆیان ئارەزوومەند بن ئەتوانم بچنە ژێر چاودێری کامێرەشەوانێ هەر لە ڕێ ئەو کۆمپانیاوانێ بەڵام ئەم ساڵیش بەرنامەیەک هەیە لە قایمقامێتی مرکزی سلێمانی جەنابی قایمقام لوژنەکەشیان تەشکیل کردووە بۆ ساڵی ئایندە ئیشاءالله ئەو پاسانەی کە قوتابیان ئەگوێزنەوە هەر هەمیان لەژێر چاودێری سیستەمی کامێرا هەبن هەتا کامێری چاودێری باڵێ باڵێ زۆر باش دەمەوێت باسی ئەوە بکەین ئەو گۆڕانکاری لە سیارەکاندا پێم وایە جەنابیشت ئەوامەژەت پێ کرد گۆڕانکاری لە تەکسیەکانی عێراقدا دەکرێت هیچ هەماهەنگیەک هەیە لە عێراق حالیان ئەوەی کە ئێمە ئەوەی کە ئێمە معلوماتمان هەبێ عێراق ئێمە یەک مشکلەمان هەیە تەکسی 2004 بەنێکۆ ئاماژەمان پێکرد عێراق ئێستا کۆمەڵ لە تەکسی ئیستیرا دەکات بە مواسەفاتی تەکسی هیچ هەماهەنگیەک هەیە ئەجا ئێمە تا کۆستا ئەوە نییە ئینشەڵا ئێمە کاتاگەر عێراق بیکە ئێمە جوزئیشین لە عێراق ئەو ساتوانین لە ڕێگەی حکومەتی هەرێمی کوردستانەوانێ ئاسانکاری بکرێ ئەو تەکسیانش بەردەستە بکرێ بۆ هەرێمی کوردستان شتێکی جوان و ڕێکوپێکن هەم هاوڵاتیش ئیسفادێکە هەم شۆفێرانجی ئیسفادێکە زۆر بەڕێز ئازاد ئەحمەد سەرۆکی سەندیگای شۆفێرانی سلێمانی زۆر سپاس بۆ بەڕێزی سپاستان مەمنون ساڵی داهاتوو پارەی کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدان خەرج دەکرێت و بەرپرسی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێت ئەو پرۆسەیە کاتی پێویست نەبەرد عوسمان بەرپرسی هەڵبژاردنەکانی هەرێم لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق بە تۆڕی میدیای ئێستای ڕاگەیاند پارە ناردن بۆ هەرێمی کوردستان لە بەغدادەوە دەستی پێکردووە بەڵام ڕێکارەکانی دابەشکردنی تەواو نەبوون وتیشی پارەکە لە چەند بانکێک دابەش دەکرێت و کاتی پێویستە لەگەڵەوەشدا ئێستا پشووە بۆیە دابەشکردنەکەی دەکەوێتە دوای پشوەکان واتە سەری ساڵی داهاتوو پێشتر جومانە غەڵای وتەبێژی کۆمیسیۆن ڕایگەیاند ڕۆژی یەکشەممە کە دەکاتە 29 کانونی یەکەمی 2024
لە ڕێگای بانکی TBIەوە پارەی کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان دەگاتە هەرێم. بە پێی بڕیاری کۆمسیۆن بڕی 150,000 دینار دەدرێت بەو کەسانەی فەرمانبەرن و وەک کارمەندی کۆمسیۆن بەشداری بەڕێوەبردننی پرۆسەی دەنگدانیان کردووە. هەروەها دەرچوان و خوێندکارانیش بڕی 250,000 دیناریان پێدەدرێت. ئاواد محەممەد قایمقامی پارێزگای سلێمانی لا لەدوانێکیدا تایبەت بە ئامادەکاریەکانی سەری ساڵ قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردو دەڵێت ئامادەکاری تەواو کراوە بۆ پێشوازی لە میوانان و گەشتیاران بۆ سلێمانی. سەرەتا ساڵی نوێ لە ئێوە و لە هەموو لایەک پیرۆز بێت بە ئومێدیەوەی ساڵێکی پڕ لە خۆشی و کۆتایی هاتنی سەرجەم ئەو چێشە گرفتانە بێت کە لە ساڵانی ڕابردووە ڕوبەڕووی هەموو لایەکمان بۆتەوە. سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە سەری ساڵی نوێ ئامادەکاریەکان لە ڕووی ئەمنیەوە هێزە ئەمنیەکان بەرنامە و پلانی خۆیان داناوە و هەروەها فەرمانگە خزمەت گوزاریەکانیش بە پێی پێویستی ئیشەکانیان بە پێی پێویستی ئەو خزمەت گوزاریانی ڕوبەڕوویان بۆتەوە ئامادەکاریان کردو و پلانی خۆیان داناوە بۆ چۆنێتی پێشوازیکردن لە سەری ساڵ. هەموومانەزانین لە سەری ساڵە قەرەباڵغەیەکی زیاتر ڕوو لە هەندێک شوێنی ناوشاری سلێمانیەکەن بە تایبەتی شەقامی سالم و چەند زۆنێکی تریشمانەی قەرەباڵغی تیاکۆ بێتەوەکو پارکی ئازادی، هەواری شار، چاویلاند، زۆنی سەرچنار و لە ئۆتێل و ڕێستۆرانت و کافێ و هەروەها لە مۆڵەکانیش قەرەباڵغێکی زیاتر کۆ بێتەوە. بۆ هەموو ئەم شوێنانە هێزە ئەمنیەکان بەیەکەوە ئامادەکاریان کردووە و دابەش ئەبن بەسەر ئەو شوێنانەیە بۆ ئەوەی ئەو شوێنانە لە ڕووی ئەمنیە و پارێزراو بن و سەر و ماڵی هاوڵاتیانیش پارێزراو بێت و زایدەن تیمەکانی تەندروستی و تیمەکانی بەرگری شارستانی بە هەمان شێوە لەگەڵ ئەو تیمە ئەمنیەکانە بوونیان ئەبێت و ئامادەکاری تەواو کراوە بۆ پێشوازیکردن لە شەوی سەری ساڵ و هەروەها لەو میوانانەی کە و لەو گەشتیارانەی کە هاتوونەتە دیێنە ناو شاری سلێمانیەوە لاەن بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانیەوە بە شێوەیەکی ڕێک و پێک پێشوازیان لێکرێەوە لە چەندین شوێنە سنتەری بە دوواداچوونیان داناوە و گەشتیارەکان و میوانەکان ئەتوانن هەر پرسیارە هەر سەرنجێکان هەبێت لە ڕێگەی ئەو سنتەرانەوە بیکەن هەم لەسەر شوێنە گشتیاریەکان هەم لەسەر ئەو کێشە گرفتانی کە ڕوبەڕوویانە بێتەوە. لیژنەکانیش ئیشی خۆیانەکەن بەرنامی خۆیان داناوە و سەرقاڵی جێبەجێکردنی ئەرکەکانیانن و لە سەری ساڵیشا بە هەمان شێوە بە دوواداچوونی تەواو ئەکەن بۆ هەموو ئەو بابەتانەی کە عیلاقەی بە ئیشوکاری لیژنەکانەوە هەیە. ئێمە وەکو حکوومەت ئاهەنگوشت ساز ناکەین وەکوتم ئامادەکاریەکانی ئێمە لە ڕووی ئەمنیەوەیە لە ڕووی خزمەت گوزاریەوەیە بەڵام بە دڵنیاییەوە چالاکی لەسەری ساڵە ئەنجامەدرێت لە مۆڵەکانە چالاکی هەیە ڤیستیڤاڵ هەیە لە کافێکانە لە ڕێستۆرانتەکانە لە ئوتێلەکانە لە هەموو ئەم شوێنانە ئاهەنگی سەری ساڵ هەیە ئاهەنگی گۆرانی و میوزیک هەیە بەڵام ئێمە وەکو حکوومەت کە وەکو لە ساڵانی ڕابردووە کردبێتمان هیچ ئاهەنگێکمان نییە لەو بژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودەم.